ئێستا بەراوردێ لە نێوان ژینگەی هەرێمی کوردستان و عێراقەکەین میوانێکم هەیە دازیار عەبدوڕەحمان سدیق ڕاوێژکار لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە بواری ژینگە کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا خۆشحاڵین لێرە بە دیداری شادەبین بینینەوە مامۆستا ئەگەر تۆ بەراوردێکمان پێ بڵێ لە نێوان ژینگەی عێراق و هەرێمی کوردستانە و ئەگەر چی ئەگەر ژینگەی ئەوانیش پیس بێ بەخۆ هەر بۆ ئێمەش خراپە. زۆر سپاسانەکەم لە ڕاستیدا وەکو باست کرد چووکە دەستەواژەیەکمان هەیە ئەڵێن لە ژینگەدا سنووری سیاسی و ئیداری نییە بێگومان بەراورد دەکەین لەبەر ئەوەی ناچارین تاوەکو بڵێن لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووریەوە بار و دۆخەکان کە جیاوازن بێگومان هەرێمی کوردستان لە زۆر بواردا وەکو دەڵێ پێشی ئەو دوای ناوچەکانی دیکەی عێراق کەوتووە لێرە داباسەکە وەکەوەی باسیشت کرد جارێکی دی هیچ پێمان خۆش نییە هیچ شوێنێکی دنیا هەوای پیس بێ و ئاوی پیس بێ چونکە دوجار ئێمە یەک گۆی زەوی کۆمان دەکاتەوە هەموو ئەو دەوروبەرمان یانی زۆر جار گوتومە وێڕای ئەو هەموو هەنگاوانی لە هەرێم دەینێن هێشتا ئێمە گۆگردی مشراق لە مووسڵ و ئێمە نەوت دەرهێنان لە گەیارە لە مووسڵ کاریگەری بە سەرمانەوە هەیە کەواتە ئەمە ئەو بەشێتی بەشەکەی تری ئەمانوێ ڕاستیەک لەبەر عەدالەت ئەبێ ئەو باس و بەراوردە بکەین ئەو هەنگاوانە بەڵەکەنراون هەرێمی کوردستان بە دەستەواژەیەک لە کابینەی دەستی پێکرد کە ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە ئەمە لە کارنامەی کابینەی نۆی حکوومەت هەرێمی کوردستان لە بەشی دەیەم لە کارنامەکەدا هاتووە لەو کاتەوە تا ئێستا هەوڵەکان بە چڕی کاری لەسەر کراوە چ لە بواری دەرهێنان و دەرچواندنی 15 ڕێنمایی تایبەت کە لە وەقایعی کوردستانی بڵاو کراوەتەوە وێڕای ئەوەی کە تەواوی هەرێمی کوردستان بە هەر چوار پارێزگاکە و هەر چوار ئیدارە سەربەخۆکە فەرمانگەی ژینگەی تێدا کراوەتەوە وێڕای دامەزراندن و دەستبەکاربوونی ژمارەیەکی زۆری لە دەرچوانی ژینگە لە دەستەی ژینگە و فەرمانگەکانە وێڕای ئەوەی کە بەشێکی دیکەی دەرچوانی ژینگە وەکو چاودێر بەسەر کەرتی تایبەتدا 440 کەسیان دەست بەکار بوونە لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا تا دەگەینە پرۆژەی ڕووناکی لەبەر کەمی کات دەبێت کورتی کەمەوە پرۆژەی ڕووناکی یەکێکە لە پرۆژە سەرکەوتوەکان ئەوەمان لەبیر نەچێ عێراق لە 2003 لە کابینەی یەکەم کە تیایدا من وەزیر بووم وەزارەتی کارەبایاندانە لە 2003 وەزیری کارەبا هەبووە لەو کاتەوە لەگەڵ جەنەرال ئەلکتریکی ئەمریکا کاریان کردووە بودجەیەکیان وەکوڵێ پێکێنا و تەرخان کردووە لەو کاتەوە تا ئێستا کۆی ئەو بودجەی کە ئەوان لە بواری کارەبا بەکاریان هێناوە 13 ئەوەندەی ئەو بودجەیە کە هەرێمی کوردستان با توانای خۆی لە بواری کارەبادا سەرفی کردووە بەڵام لە هەمان کاتدا جیاوازەکە یەکجار زۆرە جیاوازەکە لەوێدا دەرەکەوێت کە ئێمە توانیمان بە شێوازێکی باش 24 ساعت کارەبا لە هەرێمی کوردستانە دابینکەین و لە کۆتایی ساڵە و بەرەو ساڵی 2026 تەواوی کوردستان کارەبای 24 ساعتی هەبێ کە ئەمە یەکێکە لە داواکاریەکان کە ئێمە لە پێشکەشکردنی بەڵگەنامەی پشکداری نیشتیمانی بۆ ڕێکەوتنامەی پاریس وەکو عێراق و هەرێمی کوردستان ئەم داوایەمان لێکراوە ئەوە هەرێمی کوردستان لە ساڵی ئایندا دەتوانێت ئەمە بکە بەڵام ئەو دوای عێراق نەیتوانیوە باش لە ڕووی هەواوە بەڵێ ئەگەر بەراوردێکمان بۆ کێ لە ڕاستە ئێمە بەڵێ ئێمە ئەمڕۆ کە حوتی نوێیە پێی دەوترێ ڕۆژی جیهانی هەوای پاک و ئاسمانی شین ئەم ڕۆژی جیهانیە لە ساڵی 2019 داهێنرا و لە ساڵی 2020 یەکەم ساڵیادی یادکردنەوەی بوو و ئێستاکە پێنجەمین ساڵیادێتی لێریا گرنگە ئاماژە بکەین بە AQI Air Quality Index واتە بێ چۆن شتەکان دەپێوین و لە درێژی و پانیدا چۆن شتەکان لە کێشا دەپێوین دەبێت پێوەرێکمان هەبێت تاوەکو ئەو بڕیارە ڕاستە بدەین ئەو پێوەرە چیە AQI Air Quality Index واتە پێنوێنی پێوانەکردنی کوواڵەتی هەوا ئەوە ئێستاکە کە تەماشا دەکەین لە ڕێگەی AQI-ەوە ئەم ساتە وەختەی من و تۆ قسەی تێدا دەکەین سەعاتێک پێشی ئێستا تەماشام کردووە سەعاتێک پێشی ئێستا تەماشام کردووە ئێمە زۆر ناوچەمان لە هەولێرا کە ژمارەیەکی زۆر لە مۆلیدەکان کوژاوەتەوە بەشێکی زۆریش لە پاڵاوگەنە یاسایەکان داخراون ئێمە لە دەوری دوو ناوچەی گرنگمان لە هەولێر 50 0 تا 50 کەسکە 0 تا 50 یعنی باشترین جۆری هەوایە هەموو دنیا لەو ڕێنجەیە 0 هەتا 50 چەند ناوچەیەکی دیکەمانەیە 53 و 54 و 56 کەواتە ئەویش نزیکە لە کۆی هەموو هەولێرە ئەم ساتە وەختە سەعات 5 ئێوارێ دەوری 56 بووە
سلێمانی دەوری 55 بووە بەڵام بەغدا 73 بووە کەواتە ئەمەی هەرێمی کوردستان پێمان دەڵێت لە گود تو مۆدێریت واتە لە باشەوە بۆ مامناوەندی بەڵام ئەوەی بەغدا ئێستا لەم ساتە وەختە یعنی ئەوەی کە پێوترێ 73 ئەوە حاڵەتێکە پێی دەوترێت چۆن ینی unhealthy for sensitive group واتە شتێکی ناتەندروستە بە تایبەت بۆ ئەوانەی کە هەناسەیان تەنگە بە تایبەت بۆ ئەوانەی کە هەستیاریان هەیە لە ڕووی کۆ ئەندامی هەناسەوە جا ئەم بارودۆخی ئێستاکەی لە هەرێمی کوردستان ئێمە تایدا دەژین بارودۆخێکە باش و بەرەو باشتر دەچین باش و بەرەو باشتر حکوومەت هەرێمی کوردستان چەند هەنگاوێکی تری ماوە جگە لەوەی کە تەواوی پاڵاوگە نایاسایەکان ئەبێ کۆتایی پێبێ و دابخرێ جگە لەوەی کە تا ساڵی 2026 مۆلیدەکان نامێن و ئیدی ئێمە کارەبامان دەست دەکەوێت کارەبای هەرێمی کوردستان لە 125 لە سەرچاوی وزەی خاوێنە بەشێکی لە بەنداوەکانە بەشێکی دیکەشی لە سۆلارە لە پانێڵەکانی وزەی خۆرە ئەوی دیکەشی بە غازە کەواتە جارێکی تر ئێمە سەرچاوەکانی بەرهەمێنانی کارەبا لە وێزگەکانە وزەی خاوێنمان بەکارهێنا باش سەرۆکی حکوومەت خۆی چەند پێداگرێ لە جێبەجێکردنی ئەو بابەتانە بە تایبەتی لە بواری کەش و هەوا و پاکڕاگررتنی ژنگ دوا هەنگاو ئەوەتان بینی کە نزیک بە چەند مانگێک لەمە وەربوو کۆبوونەوەیەک بوو پارێزگاری هەولێر و پارێزگاری دوهۆک و وەزیری سامانە سروشتەکان و وەزیری کارەبا و بەندەوەک و سەرۆکی دەستەی ژینگە و یعنی ئەو کۆبوونەوەیە دوا کۆبوونەوە بوو کە سەرۆکی حکوومەت داوای کرد بە هیچ جۆرێک قبول نییە هەوای کوردستان بەگشتی پیس بێ لەبەر چیش باسی هەولێر کرا چونکە پاڵاوگەی نایاسایی لە سنووری هەولێر و دوهۆکدا هەبوو لە سلێمانی کۆگا هەیە پاڵاوگە نیە لە هەڵەبجەش نییە ئیدی بەم شێوازە کە ئێستا هەوڵەکان لەم پێناوە ئەدرێ سەرۆکی حکوومەت وەکو بەسم کرد لە کارنامەکە و دەستی پێکرد ژینگەی کوردستان گەورەترین سەرمایە هەرێمە ئەنجا ئێمە نەوت دەرەهێنین ئەم نەوتە کە دەرەهێن ڕێجارێکی دیکە لە هەرێمی کوردستان هەنگاوێک هەیە هێشتا عێراق تازە هەنگاوی بۆنێ ئەوی چییە مەسئلەی ئەو غازەی کە دەرەچێت پێڵێن غازی هاوڵ ئەو غازەی لەگەڵ پرۆسی دەرهێنانی نەوتا دەرەچێت ئێمە جارێکی تر دوشتی لێکەین بەشێکی کۆگا ئەکرێتەوە قەزن دەکرێتەوە بەشێکی دیکەی دەکرێت بە سەرچاوەیەک بۆ بەرهێمێنانی وزەی کارەبا جارێکی تر لە هەوڵەکانی حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی کە هەوای پێشخستووە چونکە هەمیشە ژینگەناسان دەڵێن ئێمە هەوای پیسبوونی هەوامانێ پیسبوونی خاکمانێ پیسبوونی هەستی بیستنمان هەیە پیسبوونی هەستی بینینمان هەیە پیسبوونی ئەومان هەیە هەموو ئەمانە زۆرن بەڵام بۆچی هەوا زۆر گرنگە چونکە WHOش پێمان دەڵێ ڕێکخراوی جیهانی تەندروستی پێمان دەڵێ ساڵانە لە جیهاندا 6.9 نزیکەی 7 ملیۆن کەس بەهۆی پیسبوونی هەوا و گیان لەدەسەدەن خاڵێکی تر ئەوەیە کە لە ساتە وەختێکدا ئەم ئاوی لە بەردەستی من و تۆیە ئێستاکە دەکرێت بڵێم من ئەو ئاوم پێپاک نییە و نایخۆمەوە دەکرێت بڵێم ئەو خۆراکەم پێپاک نییە و نایخۆم بەڵام ناتوانم بڵێم من ئەو هەوایی لەم هۆڵەدا هەیە لەم ستۆدیۆ هەیە هەڵی نامژم پێم ناتوانم کەواتە بۆ چەند چرکەیەکیش ناتوانم بەڵام خەڵک لە ژێر دار و پەردووی بوومەلەرزەکانە ماوەتەوە بە هەفتە و دوو هەفتە نان و ئاویشی نەخواردووە گرفتی نەبووە کەواتە هەوا مەسەلەیەکی زۆر مەترسیدارە جا هەنگاوەکانی حکوومەتی هەرێم بۆ داهاتوو بڵێ خەڵک لە ماوەی ڕابردووە چەند هاوشان لەگەڵ هەنگاوەکانی حکوومەتە هاتووەتە پێش باسی وشکاری خەڵک لە بابەتی ژینگەیە چەند بەرەو پێش چوو بڵێ ئەوەی ئێوە تێبینیتان کردو بەڵێ ڕاستی دەستا هەمووەکو ئێستاش کەڕاوی بە چۆن دەڵێ بە حکمی کارکردنم لەگەڵ ڕێکخراوی ژینگە و یەکەم ڕێکخراوی ژینگە پارێزدە هەرێمی کوردستانە کۆمەڵی کوردستانێکی 100 ساڵ 1991 تا ئێستا کە 223 ڕێکخراوی ژینگە پارێزمان هەیە تۆمارکراو لە لای فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئەوە خۆی لە خۆدا ژمارەکە پێت دەڵێ لە یەک ڕێکخراوەوە بووینە 223 ڕێکخراو اینجا لە نێو کارە و ناکارە بێگومان کارەکانیان جیاوازی هەیە لە ڕوانگەی ئەوەی کە ئەلێم ساتە وەختەدا ئێمە لە کۆی هەموو ئەو زیاتر لە 45 کەناڵە ئاسمانیە کوردی کە هەمانە ئەو زیاتر لە 125 ڕادیۆی تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەمانە لە ئاستی هەرێمە جگە لەوەی کە 176 ڕادیۆ لە ئاستی هەرێمی کوردستان ئەمانەش هەموو بەرنامەی ژینگەییان داناوە ئەمە مانای ئەوەیە ڕۆژ لە دوای ڕۆژ بێگومان هۆشیاری ژینگەیی لە زیادبووندایە ئەم زیادبوونەش هەتا بڵێ پێی ڕازی نەبین باشە هەر دەبێت چاکتر و چاکتر و چاکتر بێت چونکە ئێمە گرفتێکمان لێرەدا هەیە هاوڵاتی لە ئەوروپا هۆشیارەکەی لەگەڵ ئەوێ دەستپێکا کە باری ئابووری چاک بێت ئێمە سەقامگیری سیاسیمان هەیە شکر بۆ خوا لە هەرێمی کوردستان گرفتی ئابووریمان هەیە هاوڵاتی لە گرفتی موچە و
لە خەمی موچە و لە خەمی نان و لە خەمی ئەم بابەتانە لە کۆتایی بێت لەگەڵ عێراقی ئێستادا ئەو گرفتەمان بۆ چارەسەر ببوایە ئیدی هاوڵاتی دەپەرژایە سەر ئەوەی باشتر و چاکتر لە خەمی ژینگەدەر. مامۆستا گفتوگۆ لەگەڵ جەنابتە زۆر خۆش و بەسوودیشە. ئێمە حەزمانە کە دەرفەتی زیاتر بووە لەسەرم بابەتە بە تایبەتی گفتوگۆمان لەسەر ئەم پرسە بکردایە لەگەڵ جەنابتە بەڵام کاتەکارەوە دەرفەتمانەیە ئەندازیار عەبدوڕەحمان سەدیق ڕاوێژکار لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە بواری ژینگە سپاس بۆی لە سەدیقی کوردستان بەسچۆر ئەحمەدەوە.